سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کامەرانی ئازیزان لە ئەڵقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕابەوە هاتوونەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەڕگە و بابەتەکانی ئەم بەرنامەیە. خۆشەویستان، لە ئەڵقەی ئەم هەفتەیە بەرنامەکەماندا بینەر و بیسەری بابەتێک دەبن بە ناوی زمان لە ئەدەبی کرێکاردا لە نووسینی بەڕێز عەبدوڵڵا سلێمان مەشغەڵ. لەگەڵمان بن بۆ بینینی ئەم بەرنامەیە. زمان لە ئەدەبی کرێکاریدا لە نووسینی بەڕێز عەبدوڵڵا سلێمان مەشغەڵ. زمان لە ئەدەبی کرێکاری بایەخێکی تایبەتی هەیە و نووسەرانی کرێکاری دەبێ خاوەن زمانێکی ڕوون و ڕۆشن بن تا بتوانن مەبەستەکانیان بە جوانی بگەێنن بە خوێنەر. دەقی ئەدەبی بە تایبەتی شەعر گەمەی زمانەوانی نییە تا سەر لە خوێنەری کرێکار بشوێنرێ و نووسەریش باڵادەستی ئەدەبی و زمانەوانی خۆی لە ڕێگەی گەمەیەکی ناشرینەوە ئەنجامدات. زمانی دەقی ئەدەبی کرێکاری بێگرێ و گۆڵ و سفت و سادە و بەهێزە لە گەیاندنی مەبەستی نووسەر. ئەدەبی بۆرژوازی و ئەدەبی کرێکاری چونکە ڕوو بە خەڵک و ڕوو بە نوخبەن، زمانی بەکارهاتووتیادا ڕۆڵێکی بەرچاو دەگەیڕێ لە نیشاندانی ئاستی باش و خراپی دەق. ئەدەبی کرێکاری گەرچی زیاتر ڕووی لە خەڵکی ستەمدیدەیە، بۆیە تا دەکرێت دەبێ بە زمانێکی سادە بەڵام جوان و بەرز بنووسرێ، چونکە زمان سەنگی مەحەکی نووسینە و گرنگە زمانی نووسین لە ئاستێکی بەرزدا بێ. ئەدەبی کرێکاری ئەدەبی فەرامۆشکردنی ڕەگەزی زمانی نییە لە دەق، بەڵکو شان بەشانی ناوەڕۆک و پەیامی کۆمەڵایەتی دەق دەبێ بایەخ بە زمانی نووسینیش بدرێ و پەرێ پێ بدرێ. لە هەمان کاتیشدا مەسەلەی زمان پەیوەندی هەیە بە کێشەی ڕاستەوخۆیەوە لە دەقی شعریدا. ئەڵێم کێشە چونکە کراوەتە کێشە و خاڵی لاوازی دەقی شعری. من پێم وایە ڕاستەوخۆی لە دەربڕینی شعری کرێکاری کێشە نیە و شاعری کرێکاری حەقی خۆیەتی دەست بۆ ئەو جۆرە ستایلە لە نواندنی خوێنەر ببات تا ناوەڕۆکی کۆمەڵایەتی دەقەکەی بگەێنێت بە خوێنەر. چونکە جارێکی تر بە پێچەوانەی ئەدەبی بۆرژوازی شعر بەدەر لە پەیام و ناوەڕۆکی کۆمەڵایەتی مانایەک نادات بەدەستەوە. بۆیە بیانوگەلی لە چەشنی شعار و دروشمدان و بەکارهێنان و ڕاستەوخۆیی لە شعر هۆکارێکە بۆ لەدایکبوونی شعری مردوو. نەخێرە شاعرانی مردوو ئەو شاعرانن کە قسەیان پێ نییە بۆ خوێنەر. شاعری بەکاربەری زمانی ڕاستەوخۆ لە شعر نەک مردوو نییە، بەڵکو لە جێگای قەراری گرتووەکە مەکانەتێکی شۆڕەشگێرانەیە و ڕەخنەگەرانی بۆرژوازی حەز ناکەن بەم جۆرە لە بێپێچ و پەنایە باسی بکەن. ئەدەبی کرێکاری ئەدەبی جیهەدگیری کرێکاریە، واتە مەرج نییە نووسەری دەقێکی کرێکاری خۆی هەڵگری ئایدۆلۆژی بۆرژوازی کرێکار بێت، یان دەشێ کرێکارێک وەک نووسەری دەقێکی ئەدەبی بێت. لە کاتێکدا دوور نییە نووسەری دەقێک کرێکار نەبێت، بەڵام پارێزەری بەرژەوەندی ژینایەتی کرێکاران بێت. بۆیە یەکێک لە خەسڵەتەکانی ئەدەبی کرێکاری بەگشتی ئەوەیەکە تا چه ئاستێک پەیوەستە بە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی چینی کرێکار و تا چه ئەندازەیەک پارێزەری بەرژەوەندی چینایەتی کرێکارە لە دژی سەرمایەداران. ئەدەبی کرێکاری ئەدەبی بەرەنگاربوونەوە و ڕەتکردنەوەیە، ئەدەبی نیشاندانی ڕووە دزی و جوانەکانە، ئەدەبی هێرش و ستایشە. ئەدەبی کرێکاری لەگەڵ سەرهەڵدان و پەیدابوونی چینی کرێکار و خەبات و تێکۆشانی ئەو چینە لە دژی چینی سەرمایەداری سەرهەڵدەدا و گەشە دەکا. واتە شعری کرێکاری شعری ژیان و خەباتی چینی کرێکارە، چیرۆکی نەبەردە چینایەتیەکانی کرێکارە لە دژی بۆرژوازی و دام و دەستگاکانی سەرمایەداری. مۆتیڤی شعری کرێکاری لەگەڵ ڕەوتی خەباتی چینایەتی کرێکاری بەرز و نەزم دەبێتەوە. بارینە هەمواری ژیانی کرێکاران، سەعاتی کاری زۆر، کرێکام، نەبوونی خزمەتگوزاری کۆمەڵایەتی و تەندروستیەکان، نائەمنی شوێنی کار، ناڕێکراوبوونی کرێکاران، ئامرازەکانی خەبات لە چەشنی مانگرتن و ناڕزایەتی بە تاک و بە ئەمانە کۆی بەدەنێکی گەورەترن لە کۆمەڵ خۆپیشاندان
تا دەگاتە خەباتی چەکداری و شۆڕەش ئێرادێکی توکمە بۆ دەرخستنی ئایدنتیکی ئەدەبی چینایەتی کرێکار. بەرهەمی ئەدەبی کرێکاری لێرەوە پێناسەی خۆی دەکات و سنوور بەردی لەگەڵ ڕەوت و ڕێبازە ئەدەبیەکانی بۆرژوازی دەکات، بە تایبەتیش ئەو ئەدەبە ڕیڤزیۆنیستیەی کە زۆر جار بە ناوی کرێکارەوە خۆی نمایش دەکات. شەعری کرێکاری پارێزەری بەرژەوەندی کرێکارە، هەوڵیش دەدات لەژێر سێبەری خەباتی کرێکاری لەسەر ئەو ئایکۆنانە کار بکات کە ڕۆڵیان هەیە لە بردنە پێشەوەی خەباتی چینایەتی. چینی کرێکار لە چینایەتیەکانی لە چەشنی ماتریال و خەباتی ڕۆژانەی خۆیدا سەرباری پێداویستیە سیاسیەکان، ئەبزاری خەباتکارانی وەکو حزب و ڕێکخراوکی تر پێویستی بە ئەدەب و هونەرێک هەیە کە عەکسکەرەوەی واقعیەتی خەباتی چینایەتی بێت. پێویستی بەوە هەیە کە بەردەوام لە جۆش و خۆشدا بێت و هەمیشە ئیحساساتە چینایەتیەکان داستانە نەبەردەکانی خۆی لە ڕابردوو ئێستادا بناسێت و لێرەوە وەک پێویستی سەردەم دەست و پەنجەی لەگەڵدا نەکات. خەسڵەتەکانی ئەدەبی کرێکاری. بە بۆچوونی من ئەدەبی کرێکاری بە چەند خەسڵەت و تایبەتمەندیەک دەناسرێتەوە کە بەرچاوترینیان ئەمانن. یەکەم، ئەدەبی کرێکاری هەڵقوڵاوی ناو جەرگەی ژیان و خەباتی چینایەتی چینی کرێکارە لە ململانێ لەگەڵ سەرمایەداران و دام و دەستگا سەرکوتگەرەکان. ئەدەبی کرێکاری لە کێشمەکێش و پێکدادانە چینایەتیەکانەوە لەدایک دەبێت و ئاسۆی کەکە پێکدادانە چینایەتیەکان هەیەتی ئاسۆ و ئامانجی شێعری کرێکاریە. دووهەم، ئەدەبی کرێکاری جیهەدگیری تێکۆشانی چینی کرێکارە و پارێزەری بەرژەوەندی چینایەتی ئەو چینەیە. ئەدەبی کرێکاری گۆرانی خەباتی ژنانی کرێکار و حەسرەتی و سەختیەکانی خەبات و ئاهی پیرەمەردێک و نرکەی منداڵێکی ئیشکەر و سکاڵای دڵی کچێکی ماندووی دەستی کۆنەپەرست و شەکانەوەی ئاڵای ململانێ ناو کارگەکان و هەناسەی زیندانیەک و هیتر. نیشاندانی هەموو ئەم دیمەنانە و ڕەنگ ڕێژکردنیان بە ئاسۆ و ئامانجی چینایەتی کرێکاری ئەرکی ئەدەبی کرێکاریە. بە ئاسۆیەکی ئینسانیەوە دەڕوانێتە ژیان و تاک و کۆمەڵگە و ئینسانیەتی ئینسان وەک کروکی خۆی بەرجەستە دەکاتەوە. سێهەم، ئەدەبی کرێکاری لە بەرامبەر ئاسۆی کۆنەپەرستی، مەیل و ڕەوتە چالاکەکانی لیبرالیزم و کۆنەخوازی و ئاینی و نەتەوەیدا دەوەستێتەوە و تێدەکۆشێ کرێکار لە جەنگە چینایەتیەکەی خۆیدا بە ئاسۆیەکی ئینسانی و ئەنتەرناسیۆناڵی چەکدار بکات. ئەگەرچی لە ڕووی تکنیک و هونەرەوە ڕەنگە بە پێپیویست نەیتوانی بێت تکنیکی نوێ و ئاخرین دەستکەوتە هونەریەکانی بەشەر سوود لێ ببینێت و بەدەستەوە بگرێ، بەڵام وەک یەک ڕەوتی ئەدەبی خاوەن تکنیک لە ئاستی جیهاندا بوونی خۆی سەلماندووە. چینی کرێکار بە درێژایی مێژووی پڕ لە خەبات و فیداکاری خۆی خاوەنی جۆرێک لە فەرهەنگ و ئەدەب و هونەری خۆی بووە. پێ بە پێ گەشە و بەڕێچوونی قۆناغەکانی خەباتی و ئەدەب و هونەرەکەشی گەشەی کردووە. بەڵام ئەگەر بەراوەردی ئاستی تێکۆشانی چینایەتی کرێکار و ئەدەبەکەی بکەین، دەبینین بەردەوام لاوازی ئەدەبی هەبووە، واتە ئەدەبەکەی لە دواتر بووە. پێنجەم، سەرجەم دەستگا ڕۆشنبیری و ئەدەبی و کارە ئەنسۆلۆژی و سەرچاوەکانی ئینتەرنێتیش کەم تا زۆر ئاوڕیان لەم ڕەوتە ئەدەبیە جیهانیە نەداوەتەوە و بگرە ئاگایانە و هۆشیارانە پشتگوێیان خستووە و لە خەڵک و چینی کرێکاریان شاردوێتەوە یان کەمترین زانیاریان خستووەتە بەردەست. شەشەم، تەواوی ڕەوت و ڕێبازە فکری و هونەری و سیاسیەکانی بۆرژوازی دەهۆڵی مەرگی کۆمۆنیزم و ئەدەبەکەی دەکتن و ناوی ئەدەب و شاری کرێکاری وەکو ئەدەبێکی بێئەرزش دەهێن و بە مەسهەبی ناو دەبرێ و سەفسەدبازیەکانی ناو کایەی ئەدەبی کوردیش وەک ڕەوتێکی ئایدۆلۆژی ڕۆشنبیری کوردیش هەمیشە خۆیان لە ناوهێنانی ئەو ئەدەبە پاراستووە
تا بە هیچ شێوەیەک زەینی خۆینەری کورد بەلای ئەو ئەدەبەدا نەچێت. بورژوازی جیهانیش بۆ تەحقیر و تەقدیرکردنی کرێکاران بە سەدان ملیۆن دۆلار سەرف دەکات و سەدان ئۆرگان و ڕۆژنامە و گۆڤار و کتێب بڵاو دەکاتەوە. ساڵانە سەدان فستیڤاڵ و ئاهەنگ و ئاهەنگساز دەکات و بەدەیان هەزار نووسەر و شاعر و ئەدیب و قەڵەم بەدەستی کڕیوە و دەکرێت و کاریان پێدەکات تا ڕووی دزیوی نیزامی چۆسێنەری سەرمایەداری جوان نیشان بدەن و خۆڵ بکەنە چاوی خەڵکی کرێکار و زەحمەتکێش. حوتەم بەڵام لە هەموو ئەمانەشدا تا چینەکان و جیاوازی چینایەتی لەسەر ڕووی زەوی بمێنێ ململانێ نێوان کرێکار و بورژوازی هەردەمێنێ و ئەدەبی چینایەتی کرێکاریش هەردەمێنێ. تئۆری ڕخنەی ئەدەبی کرێکاری تئۆریەکی بارگاویە بە مارکسیزم. ئەم تئۆریە توانایی خوێندنەوە و لێکدانەوەی دەقە ئەدەبیەکانی هەیە. خوێندنەوەیەکی کۆمەڵایەتی چینایەتی دەق و ئاراستەی فکری ناو دەق و نووسەر دەکات و لە هەمان کاتیشدا دەق و نووسەر دەخاتە ژێر شرۆڤە و هەڵسەنگاندنی. لە ڕێ ڕخنەی ئەدەبی کرێکاری یان مارکسیستیەوە دەتوانرێ سەنگەری ئەدەبی کرێکاری پتە و بەهێز بکرێ و لە هەمان کاتیشدا ماهیەتی ئەدەبی بۆرژوازی دەربخرێ و هەروەها نووسەرانی کۆنەپەرستی بۆرژوازیش بخرێنە بەر نەشتەرگەری ڕخنەیەوە. ڕخنەی ئەدەبی کرێکاری یان مارکسیستی پایەیەکی گرنگی گەشە و بەرەوپێشچوونی ئەدەبی کرێکاریە. بانیژەیە کە دەتوانین لێوەی تەواوی ئەدەبی بۆرژوازی ببینین و قسەی خۆمانی لەسەر بکەین. بایەخی چینایەتی ئەم ڕخنەیە لەوەدایە کە بە ڕۆیا و جیهانیەکی ماتریالیسیانەی مێژوویەوە دنیا و دیاردەکان و کۆمەڵگە و مرۆڤ شی دەکاتەوە و ئاوەڕ لە کەلەپوری چینایەتی ئینسانەکان دەداتەوە و هەوڵیش دەدات ئاماژە بە ڕەوتی بەرەوپێشچوونی کۆمەڵگە و ژیانی ئینسانەکان دات. ئەرکێکە ڕخنەی ئەدەبی مارکسیستی پێی هەڵدەستێ زۆر گەورەترە لە ڕۆڵی دەق و بەرهەمە ئەدەبیەکان. ئەگەر دەقی ئەدەبی کرێکاری بتوانێت تیژ بخاتە سەر پنتێکێکی دیاریکراو لە کۆمەڵگە و ژیانی مرۆڤ، ئەوە ڕخنەی ئەدەبی مارکسیستی تەواوی نەعەداڵەتیەکانی کۆمەڵگەی چینایەتی بۆرژوازی دەخاتە ژێر نەشتەرگەری وشە و لێکدانەوە. ڕخنەی ئەدەبی کرێکاری هەمیشە لە دەرەوەی مەعمەعەی سیاسی و سەفتە سەربازیەکانی نێو دنیای ڕخنەی ئەدەبیەوە لە هەوڵی ئەوەدا دەبێ بە قسەی ڕۆشن و بە فاکتی واقعی ئارگومنتی خۆی بخاتە بەردەم و وەڵامی خۆی بە ئاریشە و کێشە بنەڕەتیەکانی بەرەوپێشچوونی ئەدەبی شۆڕەشگەرانە بداتەوە بێ ئەوەی بکەوێتە ناو فەزای کۆنتامنتی بۆرژیوازیەوە. فەزای کۆنتامنتی وا کە دەیان ناولێلانی جیاجیا لە قەیرانەکانی خۆی دەنێن تا بە خەڵکی ستەمدیدە بڵێن ئەها ئەوە ئێمەش ڕێگەچارەیەکمان هەیە و ئاسوی کارکردنمان ڕوونا. خودی قەیرانی ئەدەبی بۆرژوازی بە گشتی و ئەدەبی ئیندیڤیدوال لیبراڵی کوردی بە تایبەتی لە ئەنجامی نەبوونی ئاسوویەکی ڕوونی کارکردن و داهێنانەوە لیبراڵی کوردی لە بەردەم بێبەرهەمیەکی کوشەندەدایە سەرچاوی گرتووە. ئەدەبی ئیندیڤیدوال هەر خەریکی خۆجوێنەوەیە. ئەدەبی کرێکاری تێدەکۆشێ بۆ زیاتر نابودکردنی ئەو ئاسۆ تاریکەی ئەدەبی بۆرژوازی و خستنە ڕووی ئاسۆ و شۆڕەشگەرانەی کرێکاری لە میانی دەق و نووسینەکانیدا. بۆ پێەیە کە ئەدەبی کرێکاری پایەکەی لەسەر ئینسانیەتی ئینسان دامەزراوە. لێرەوە تەواوی ئازادیە تاکەکان و ئارەزوو و خۆلیا مرۆڤیەکان تا دەگاتە ئارەزووە هۆمۆسیکسواڵیەکان و گۆڕینی جیندەر لە ژێر چەتری ئەدەبی ئینسانی خۆیان دەبینەوە و لێرەشەوە ئەدەبی کرێکاری وەکو ئەدەبی مدافع لەو ئارەزوو خۆلیا و ئاواتی تاکە کەسیەکانەوە دەردەکەوێ و بە ئەرکی خۆی دەزانێت بەرگریان لێ بکات و سەپۆرتیان کات. مەسەلەی سکس و عشق و خۆشەویستی وەک چالاکی ئینسانی لە ئەدەبدا ناکەوێتە دەرەوەی بازنەی ئەدەبی ئینسانیەوە. لەمە ژواوەتر ئەمڕۆ ئەدەبی بۆرژوازی خۆی کردووەتە خاوەن و وارسی ئەدەبی ئیرۆکتیکی و ڕۆمانسی و سکسی.
لەبەر ئەوەی هۆکارێکیشە بۆ وەچەخستنەوە و درێژەدان. سێکس چالاکیەکی بایۆلۆژی ئەو سەرباری چێژ و خۆشی بە ژیان کە لە بنچیندا جێگای لە نێو بازنەی ئەدەبی کرێکاریدایە و هیچ پەیوەندیەکی بە ئەدەبی بۆرژەوازیەوە نییە، ئەوە نەبێت کە بۆرژوازی ویستویەتی و دەیەوێت سێکس بکاتە کاڵا وەک سەرچاوەیەک بۆ بەدەستهێنانی سەرمایە. ئەدەبی کرێکاری ڕاشکاوانە بەرگری لە دەقا ئیرۆتیک و سێکسیەکان دەکات و هەروەها سەپۆرت و گوزارش لە حەز و خۆلیای ئینسانی هۆمۆسێکشواڵەکان و گۆڕینی جیندەر دەکات. ئەدەبی کرێکاری لە پەیوەندیەکی تونند و تۆڵدایە لەگەڵ ئەدەبی فێمینیستی، چونکە ئەم ئەدەبە وەک ئەدەبی بزوسنەوەیکی ئینسانی کە خوازیاری یەکسانی ژنان و پیاوانە و لە هەمان کاتیشدا پێداگیری لەسەر مافە بنەڕەتیە ئینسانیەکانی ژنان دەکات لە مەیدان و کایە جیاوازەکانی ژیانی کۆمەڵگا. لە دنیای ئەدەبیاتیشدا شتێک نییە بە ناوی ئەدەبی ژنان و ئەدەبی پیاوان و ئەدەبی لاوان و ئەدەبی ڕەشبێستەکان و ئەدەبی ناو و ناتۆری جیاواز. ئەم ناولێنانانە ناولێنانی بۆرژوازین تا ژنان و پیاوان لە بواری داهێنانی خەیاڵی و ئەدەبیدا لە یەک جیا بکەنەوە و نەهێڵن لە بەرەیەکدا بەرەی ئینسانی شۆڕژگەر پێکەوە دەست لە ناودەست یەکگرتووانە خەبات بکەن و داهێنان پێشکەش بە مرۆڤایەتی بکەن. لە گۆشە نیگای ئەدەبی کرێکاریەوە ئەم پۆلینکردنانە بە تەواوەتی ڕەت دەکرێنەوە، وەک شۆن نوخبە لە ئەدەبی کرێکاریدا بوونی نییە و جێگەی ڕەخنە جددیە و لە ئەدەبی بۆرژوازی پیرۆز دەکرێت. ئەوەش هەر دابەشکاریەک لەسەر بنچینەی جیندەر، سێکس، تەمەن، ڕەنگی پێست، سنووری جوگرافیا و نەتەوە لە ئەدەب جێگای ڕەتکردنەوەیە. لێرەدا جێی خۆیەتی ئاماژە بە ئەدەبی منداڵان کەم. ئەم ئەدەبە بایەخی تایبەتی خۆی هەیە چونکە لە پەیوەندیەکی بەهێزدایە لەگەڵ پەروەردەی کۆمۆنیستی. گرنگە منداڵان پشگیری بەهرە و توانایەکانیان بکرێت و کار بکرێت ئەو بەهرە و توانە بچێتە ئاستێکی شیا و گونجاو. گرنگە نەهێڵین منداڵان بە خوراافەی ئاینی و بە ترس و تێکشکاندنی کەسایەتی ئەو ناتەندروستانە لە ناو کۆمەڵگا بدرێنە دەست چارەنووسێکی تاریک. ئەدەبی کرێکاری دەبێ بایەخی جددی بە ئەدەب و پەروەردەی ئینسانی منداڵان بکات. گرنگە زامنی داهاتووی گەش و ڕووناک لەسەر دەستی نەوەی نوێ هەڵگەری پەروەردەی کۆمۆنیستی بێتە دی. ئەدەبی منداڵان دەتوانێت زەین و هۆشی منداڵ لەسەر بەها و ماتریاڵە گرنگەکانی ژیان ڕابێنێ و گەشەی پێ بدات. ئەدەبی کرێکاری دەبێ بە ئەرکی خۆی بزانێ برە و بە ئەدەبی منداڵان بدات و ئەو ئەدەبە بارگاوی بکات بە بەها ئینسانیەکان. بە بۆچوونی من شەعر بە هیچ شێوەیەک ئیلهام نییە، بەڵکو کاریگەری واقع لەسەر هەست و نەستی ئینسانەکان. ئینسانەکانیش وەکو دژەکردارێک لە بەرامبەر ئەو کاریگەریە دین گزارش لەو واقعیە دەکەن و بە ئاستی جیاجیا پەیوەندی خۆیان و واقع نیشان دەدەن کە تا چ ئەندازەیەک ئەو واقعیان قبوڵە یان ڕەتی دەکەنەوە. پێویستی بەکاربردنی دەستەواژەی ئیلهامیش لەوەیەوە سەرچاوە دەگرێت کە شاعران هەوڵیان داوە و هەوڵ دەدەن خۆ لە خەڵک داببڕن و جیا بکەنەوە. بە وتەیەکی دی ئیلهامبوونی شعر برەودانە بە نوخبەویەت. ئەمەش ڕەگی چینایەتی خۆی هەیە و ئاو لە ئایدۆلۆژی بۆرژوازی دەخواتەوە. بۆیە ئیلهامی شعری هیچ پەیوەندێکی بە شعری ڕادیکاڵ و کرێکاریەوە نییە و ئەم دەستەواژەیە لە فەرهەنگی ڕادیکاڵی کرێکاریدا هیچ جێگایکی نییە و خۆ ئەگەر نا هۆشیارانەش بەکاربهێنرێت ئەوە جگە لە تەقلیدێکی بۆرژوازانە هیچی تر نییە. مێژووی ئەدەبی کرێکاری مێژوویکی دیاریکراو نییە تا بزانرێت لە چ سات و ساڵێ دەستی پێکردووە و کەی کۆتایی دێ. لەگەر سەرهەڵدان و پەیدابوونی بۆرژوازی لە کۆمەڵگەی چینایەتی سەرمایداری کە کۆیلەتی بەرهەم هێنا، خەباتیش بۆ ڕزگاربوون لەو کۆیلەتیان دەستی پێکردووە. ئینسانەکانیش بە هونەر و ئەدەب گزارشتیان لەو خەون و ئاواتەی خۆیان کردووە. هەر هەوڵدانێک، نووسینێک
دەقێک لەم گۆشەنیگایەوە نووسرابێت دەچێتە سەر خەرمانی کولتوری ئەدەبی کرێکاری. ئاستی گەشەی ئەدەبی کرێکاریش پێبەپێ چوونە سەر و هاتنە خواری گێرفی خەباتی چینایەتی بەرز و نزم دەبێتەوە، بەڵام هەرگیز گڕی ئەو ئەدەبە خامۆژ نەبووە و نابێت و ژیلەمۆکەی ناکوژێتەوە. تا کۆمەڵگەی چینایەتی هەبێت ئەو ئەدەبەش هەر دەبێت و بە پێچەوانەی هەرگیز دووچاری توانەوە و فەنا سەرجەم ئیدعا و پرۆپاگەندەکانی ئەدەبی چین و توێژەکانی تر نابێتەوە. بە کورتی ئەدەبی کرێکاری لەگەڵ خەبات و ململانێ مرۆڤ لەگەڵ سیستم و یاسا و نۆرمەکانی ژیان و کۆمەڵگا لەدایک بووە و تا مرۆڤ ململانێ و خەبات مابێ ئەو ئەدەبەش هەردەمێنێ. لیبراڵی کوردی کە ئەمڕۆ لە گۆڕەپانی ئەدەبی کوردیدا باڵادەستە و ئەدەبی ئیندیڤیدواڵ ڕەهەندیەکانی سێبەریان بەسەریەوە هەیە، لە سەدەی ڕابردوو تا ئەم سادەش شانبەشانی حەزبە سیاسیەکانی کوردستان ڕۆڵێکی ئێکجارن نێگەتیڤیان گێڕاوە و دەگیڕن لە پێناو تێکشکاندنی ئێرادەی شۆڕژگەرانەی خوێنەر و خەڵکی کوردستان لەلایەک و هەوڵدانە بۆ بەڕۆیاکردنی خوێنەر سەبارەت بە سەرچاوەی دەرد و مێنەتەکانی ژیانیان لەلایەکی تر. ئەم مۆدێلە لە ئەدەب و کاریزما ئەدەبیەکان شتێ نین نامۆ بە مێژوو، بەڵکو لە زۆرێک لە بڕگە مێژوویەکانی ملەت و وڵاتانی جۆراوجۆر ئەو مێژووە کاڵتر یان تۆختە بینراوە و دەبینرێ. کروکی ئەم ئەدەبە کروکێکی دوور لە ئینسان و کۆنەپەرستانەیە، ڕایەڵە و پەیوەندیەکی تند لیبراڵی کوردی وەک چۆن پێویستی بە لە نێوان ئەم ئەدەبە و بۆرژوازیدا هەیە. بۆ ڕژووە ئامراز و پێداویستیەکانی مانەوەی هەیە، بۆ جۆرەش پێویستی بە ئەدەبی ئیندیڤیدواڵی لیبراڵی کوردی هەیە و پشتیوانی لێ دەکات. ئەم ڤێرژنە لە ئەدەبی بۆرژوازی لە سێدەیە ڕابردوو بە وردی ئیشی لەسەر تاکی کورد کردووە. لیبراڵی کوردی بەو ئەدەبە دەوترێت کە ئەمڕۆ پانتایەکی فراوانی لە ئەدەبی ئیندیڤیدواڵ بزوستنەوەی ئەدەبی کوردی داگیر کردووە و بەشێک لە ناودارترین نووسەرانێک خەریکن برەوی پێدەدەن. ئەدەبی تا ڕادەیەک باوی ئەمڕۆی کوردیە کە مێدیای کوردی سپۆرتی دەکات و لە پشتیەوەی وەستاوە. ئەو ئەدەبەیەکە سەرەتا گروپی ڕەهەند لە ناوەڕاستی دەیە هەشتاکانی سەدەی ڕابردوو لە ئەنجامی ڕەخنەیەکی گشتی و هەمەلایەنەوە ئیشی لەسەر کردو وەک مۆدلێک لە ناو بزوستنەوەی ئەدەبی کوردی خۆی چەسپان. پایەی هەستانی کارەکانی ئەم مۆدێلە ئەدەبیە لە مێتۆدی بۆنیادگەراییەوە سەرچاوی گرتووە. ئەم ڕەوتە ئەدەبیە هەوڵیدا لە ئەدەبی باوی کوردی دەیە هەفتاکان و هەشتاکان جیاوازتر بێ و پێ بە پێ لەگەڵ فراوانبوونەوە و سەقامگیری زیاتری ئەم ئەدەبە تا ئیتر لە دەیە نەوەدەکان و سەرەتای هەزارەی سێهەم دەبێتە کاریگەرترین ڕەوتی ئەدەبی کە کۆی پێکاتەی ئەدەب و ڕۆشنبیری کوردی خستە ژێر هێژمونی خۆیەوە. لەم سیاقا لیبراڵی کوردی توانی لەسەر پێی خۆی بوەستێ و نەکەرمێژووە ئەدەبیە ئیندیڤیدواڵ، ئەمەش بەڵکو توانی زەنجیرەیەک ئاڵوگۆڕ لە پێکاتەی ئەدەبی کوردیدا بکات و لە هەمان کاتیشدا کۆمەڵێ بنەما و پرەنسیپ وەک کولتور، بەڵام کولتورێکی ناشرین جێبخەن. یەکێک لەو بنەمایانە خوڵقاندنی کاریزما و برەودان بوو بە ئیشکردن لەسەر کاریزمای کەسێتی، ئەمەش جوان لە لێکدانەوە و نووسینی وتار و تەنانەت قسەکردنی پەیڕەوکەرانی ئەو ڕەوتە هەست پێ دەکرێت. شاینی وتنە فەلسەفەی هاتنە مەیدان و سەرهەڵدانی ئەم ڕەوتە ئەدەبیە ڕزگارکردنی ئەدەبی سەردەستە و باوی کوردی بوو لە مەرگ. ئەم فریادڕەسە لە ڕۆژگارێکدا سەری هەڵداکە ئەدەبی کرێکاری و شۆڕژگەرانە لە ئارادا بوو کە نەک هەر لە ئاستی کوردستان بەڵکو لەسەر ئاستی جیهانیش وەکو ئێستا پاشەکشەی پێنەکرا بوو. ئەم ڕەوتە ئەدەبیە سەرباری ئەم بنەمایانەی باسمان کرد بە چەند خصلەتێک دەناسرێتەوە. منی شۆڵ دەدەم لە چەند خاڵێکدا بیان خەمەڕوو. لیبراڵی کوردی خەسڵەتەکانی ئەدەبی ئیندیڤیدواڵ. یەکەم،
ئەم ئەدەبە گوایە بنەمای کارەکانی خەیاڵ و گومانە و وەدەرنانی یەقینە لە جیهانی دەقی ئەدەبیدا. لێرەدا دەکەوێتە بەرامبەرکێ لەگەڵ هاوکێشە ئەدەب و سیاست. گومانی تێدا نییە کە پەیوەندی نێوان ئەدەب و سیاست پەیوەندیەکی مێژووی قوڵە. ڕەتکردنەوەی بە سیاستکردنی ئەدەب لە ژێر هەر بڕووبیان و یەک بێت لە بنچیندا ڕەتکردنەوەی بە سیاستکردنی ئەدەب نییە، بەڵکو ڕەتکردنەوەی بە چینایەتیکردنی ئەدەبە، یان ڕوونتر بڵێم ڕەتکردنەوەی بە کرێکاریکردنی ئەدەبە. ئەم ڕەوتە ئەگەرچی ڕووکەشانە ڕەخنە لەم بۆچوونە دەگرێ و هاوکێشەی ئەدەب و سیاست ڕەت دەکاتەوە، کەچی لە بەرامبەر ئەدەبی شۆڕژگەرانەی کرێکار یان بە چینایەتیکردنی ئەدەب فشاری ڕقابەتایەتی و سەنگەرگرتنی لە خەڵکی هەژار بەرز و بەرزتر دەبێتەوە. ئەم دەموچاوە بە هەر جۆرێک مەکیاج بکات ناتوانێت جەوهەری دژە شۆڕش و دژە شۆڕژگەرانەی خۆی بشارێتەوە. دووهەم، پەیوەندی نێوان ئەدەب و واقع لای ڕۆتی ئەدەبی ئیندیڤیژوال بنچینەی وێناکردنی واقع و ڕنگدانەوەی ئەو واقعە دانەمەزراوە، بەڵکو داهێنانی ئەدەبی پارچەیەکە لە خەیاڵ و لای ئەوان نەک پەیوەندی بە واقعەوە هەیە، نە واقع عکس دەکاتەوە، بەڵکو بە هونەر و زمان واقعێکی تر لە خەیاڵ دروست دەکات و خوێنەریش دەکێشێتە نێو ئەو واقعە تازەیەوە. بەم پێیە باسکردن لە تیرۆری ڕۆژنامەنووسێک ئاهی ناو دڵ و دەرۆنی دایەکێکی جگەرسوتاو، ئازاری باوکێک لەبەر هەژاری و دەستەنگی کە 2 ڕۆژە نانی نەداوەتە منداڵەکانی، دەستیا پەڕینی کرێکارێک لە کاتی کارکردندا بەهۆی ئامێرەکانی کارکردنەوە لە کاتی چاپکردنی کتێبێک یان ڕۆژنامەیەک، خۆکوژی گەنجێک لە ئەنجامدانی بێکاری، خۆسووتاندنی ژنێک کە بەهۆی کێشەی کۆمەڵایەتی یان بەهۆی دواکۆتووی خێزانەکەیەوە کە بە زۆر دراوەتە شووهی تر، هەموو ئەمانە ئەدەبی ئیندیڤیژوال لێیان لا دەدا و پشتیان تێدەکا و ئاوەڕیان لێ ناداتەوە. سێهەم، ئەم ڕۆتە وەک خۆشیان ئیدعا دەکەن ئەدەبی نوخبە پەرە پێدەدەن. ئەدەبی فراوانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش جێگایکی نییە لە دیدگای چینایەتی ئەواندا، هەر بۆیە ئەدەبی ئەم ڕۆتە ئەدەبی تاک و ئیندیڤیژوالە و خەمی کۆمەڵگەیان نییە و دقەکانیان چەند لەم تاکە گۆشەگیریە بکاتەوە هێشتا پێیان کەمە. 4. کوشتنی کۆ و دەنگی کۆ و ڕەخنەبارانکردنی هەردەقێک کە ڕووی لە خەڵکی ستەمدیدەی کوردستان بێت، گەڕانەوە بۆ تاک وەک مەرجەعیەتی خولقاوی ئەدەبی و پشتکردن لەوە کولتورەی کە بە ئەدەبی شۆڕژگەرانە ناو دەبرێت. 5. ئینکارکردنی ململانەی چینایەتی و دژایەتیکردنی کارکتەرەکەی چینی کرێکار وەک هێزی ئاڵوگۆڕبەخشی ژیان و کۆمەلگا و لە بەرامبەردا نیشاندانی ئەزەڵیەت و ئەبەدیەتی نیزامی ستەمگەری بۆرژوازی. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست، بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان تا لە ئەڵلقەیەکی دیکەی ئەم بەرنامەیەدا بە یەک دەگەینەوە بە ژیانێکی پڕ لە کامەرایەنتان دەست بێرم.